بۆ ئارامی، بۆ هەلیکار، بۆ خزمەت. ئارامی هەلیکار خزمەت دروشمی سەرەکی لیستی ژمارە 105 یەکێتی نیشتیمانی کوردستانە. دروشمی ئەو لایەنێ لە ڕابردوودا بۆ کوردایەتی تێکۆشاوە و بۆ ئایندەش خاوەن کە رەستەی حکومڕانێتی خۆیەتی. دیارە بۆ ئەم قۆناغی ئەمڕۆ کە یەکێتی نیشتیمانی کوردستان یەکێ لە دروشمەکانی ئارامیە کە لە بانگەشەی هەڵبژاردنە بەرزی کردوێتەوە، دەبێت لە شاری کەرکووکەوە دەست پێ بکەین و دەبێت ئەم بارودۆخی کەرکووک بەم شێوەیە چیتر جێگای قبول نیە، ناکرێت کەرکووک بەم وەزعە نەخوازراوە بمێنێتەوە، دەبێت لە کەرکووکەوە دەست پێ بکەین، ئەبێ ئارامی بگەڕێنرێتەوە بۆ کەرکووک شکۆ بۆ تاچی کوردی بگەڕێنرێتەوە. دیارە ئەمەش بە تەنها دروشم نەبێت، هەوڵ و ماندووبوونی جدی ئەوێ و ئەوەی دەوێت کە هەموو سەرکردایەتی سیاسی و کوردی و بە تایبەتیش یەکێتی نیشتیمانی کوردستان بێنە سەرخەت و چۆن لە ڕابردوودا خۆیان بە خاوەنی کەرکووک زانیوە، ئەمڕۆ دەبار خۆیان بە خاوەنی کەرکووک بزانن. یەکێتی نیشتیمانی کوردستان کە ئەو دروشمەی داناوە، ئەو دروشمە لەگەڵ مەبادی سەرەکی خۆیان یەکەگرێتەوە. طبعا کەرکووکیش دۆخی کەرکووکیش یەکێکە لە خەمەکانی یەکێتی، یەکێکە لەو خەمانی کەوا یەکێتی لە تەمەنی خۆیدا ئیشی لەسەر کردووە، کاری لەسەرەوە کردووە کەوا دۆخی کەرکووک چارەسەر بکە. بێگومان دۆخی کەرکووکیش تەنها بە ئاشتی و ئارامی و بە دیموکراسی و بە گەڕانەوەی کورد بۆ ئەم شارە و بەو دۆخە دێتە دی. ئەگەر ئارامی و ئاسایش نەبێت لە کەرکووکە بێگومان ناتوانرێ دۆخی کەرکووک ئاسایی بکرێتەوە. ئاساییکردنەوەی کەرکووک بەشێکە لەو ئارامی کەوا بەدی دێت بۆی کەوا دیموکراسی لە کەرکووکدا بەرقەرار بێت و مافی کورد بەدەست بێت. وەک یەکێتیەکانی کەرکووک ڕایدەگەیەنن دروشمە سەرەکیەکانی یەکێتی کە بۆ هەڵبژاردنی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان بەرزی کردوێتەوە، دروشم گەلێکی گەورە و مەزن و دەتوانرێت لە ڕێگەیانەوە بچینە بۆ چارەسەری کێشەی ناوچە جێناکۆکانیش دەست نیشان بکرێت. و بە تایبەتی بۆ شاری کەرکووک کە بە ڕێز مامجەلال بە قودسی کوردستان ناوی بردووە، ناوچەیەکی گرنگە بۆ یەکێتی بە تایبەتی لەبەرەوەی ئێمە گرنگی تەواو بۆ ناوچەیە ئەدەین لە ئارامیە هەوڵ دەدەین ئارامی تەواو بچەسپێ لەو ناوچە جێناکۆکانە، لەبەرەوەی بەرنامەی کارەکەمان ئارامیە هەوڵ دەدەین زیاتر ئارامی لەو ناوچانە بچەسپێ بۆ ئەوەی بتوانین خزمەتی زیاتری ئەو ناوچەیە بکەین، بۆ ئەوەی زیاتر برەو بۆ ناوچەیە بدەین بیبۆژینەوە ئەو ناوچەیە، لەبەرەوەی ئێمە لە ڕێبازەکەی جەنابی مامجەلال و لەو قوتابخانەیە کارەکەین ئەو دائیمەن باسی کەرکووکی بە گرنگترین ناوچە کردووە. وەک یەکێتیەکانی کەرکووک ئاماژەی پێدەکەن ڕاستاوە لەم قۆناغەدا ناتوانن بەشداری لە هەڵبژاردنەکەی سینۆدا بکەن، بەڵام بەدڵ لەگەڵ هاوڵەکانیان لە شارەکانی تری هەرێم و خوازیاری سەرکەوتنی لیستی ژمارە 105 و کاندیداکانی ئەو لیستەن کە لایەن قوبە تاڵەبانیەوە سەرۆکایەتی دەکرێت. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.